لەسەر وەزعی ئێستای ئابووری بێموچەیەوە ئەو سێ ڕۆژ چوار ڕۆژ جەژن ماوە خەڵک لەو پەڕی وەزعی خراپە. داوا لە حکوومەتی هەرێم و حکوومەتی عراقین ڕێکەوتنێکی بکەن کاکە خەتا کەنج ئەو خەڵکە ئیوها ئەوها سەوسەوێتەوە و ماڵ وێران بێ و لەسەر چی بە تایبەتی بازار زۆر سستەکە ئێستا بڕۆ هەر دوکاندارێک بڕۆ ئێستا هەمووی قەرزە کابراش دەفتەری ئێستا دوکاندار پێزانم ئێستا بڕۆ سزلی پڕە لە قەرزت وەچی موچە نەبێت چەکە کابراش دەبی بازارەکەی ڕاوەستێ و تەواو ئێستا منها ئەو پەتاتم کڕێت چیلۆ ئەوەی بە چیلۆ کڕم کاکە نازانم بۆ کەنجە وەگەر تا ئێستا بەڕاستی تەسیراتێکی زۆری کردی لەسەر بازار نەکەرە و مانگە هەموو مانگەکانی تر چکە کاتەکەی دیار نییە خەڵک زیاتر ئازار ئەکە ناتوانانی پارەکانی سەر بکە لێ بازارەکە بەعام بە تایبەتی لە شای ڕواندز بازارەکە بەعام زۆر کز و لاوازە بەخوای بەری وەڵا بە تاکید چکەکە موچەکە نەهات بە تایبەتی خەڵکی ئەو شاری زیاتر بژێوی لەسەر موچەیە کە موچەکە لە کاتی خۆی نەهات بە تاکید بژێوی ژیانی بەرەو خراپی ئەڕوا عالمەکە چاوەڕێ موچەکەش نەهات عالمەکە جێژنەکەشی لێ ڕۆی ناوەڵەکردنێکی چاوەڕێ معاشی کرد موچەکەش نەهات ئەوە فەقی و فقات دێتە دوو چوە تەماتە سێ زارە بە سندوقێ بەس ئێستا هەموو فەرقی کردە خەڵکی ڕواندە زۆر بێمعاشاگا پارە نەبێت نەتوانێت شتێک بکڕێ بۆ ماڵەوەش بۆ شتی جێژنیش داهاتە نەتوانێت شتەکان بکڕی کەسابەت زۆر خراپە ڕاستی ئێستا کەسابەت پێشتر باشتر بوو نەکێسە ئێستا داخۆ معاش و شتی وەش نایە کەسابەتەکە ینی بەرەو خراپی دەچێت تو بەردەوامەوە چەند ساڵامە کێشەی موچەن هەیە لە هیچ وڵاتێک داهاتەکی وە جوانن نییە بەس ئەمە ئابووریەکی ڕێکن نیە تا ئێستا خەمخۆرەکن نییە سیستەمی ئابوورین ڕێک بێختووە لەوەی گلەین هەیە بەڕاستی ئەوەندە ماوەی مەوسمی هەندێک ئیشی ناو باغ و ڕەز و ئەوانەیە یعنی ئەو سار بەڕاستی تەسیری زۆری کردیە ئەو معاشە لە کورتیدایە خەڵک پارەی نییە لە شێبینی یعنی ئەوەی ئیشەی سەر بەخۆی نەبی ئەو پارەی لە شێبینێ گەر معاشنێ ئەمە هەموومانوەن لێ هاتیانی هەموو شتەکان دەمعاشی بەسترایتووە لەبەرەوەی خەڵکی ڕواندە زۆربەی موچە خۆرە پرۆژەکی لێ نییە لە کەرتی تایبەت ئیشی بکە گەنجەکان یعنی زۆربەی بێ معاشن بێ ئیش نابی خاوەن کار بەچی ئیشی بکە ئەگەر پارەی نەبی ئەگەر معاش نێت معاش کە نییە خەڵک گوزرانی ناجووری هەتا ئێستا کەس ئەشیای لۆ جێژنێ نەکڕێت سێ بەش ئەو جژنە بازار چۆلترە خەڵک کمتر شتێکڕێ هەمووی یعنی وەزعەکەی تێکدایە وەزعەکە بەغدا هەمووی وەزعەکەی تێکداینە هەر ڕۆژەی مەهانە چەبینەوە نانێت ڕاتبی نانێت